ئێمە ئەگەر بێت و سەیری بکەین بە ساڵەکانی هەڵبژاردن و پەرلەمانە بچین کە بینیت چەندەها خانممان لەناو پێگەی سیاسیە کارەکەن کە بەخواستی هاوڵاتیان هەڵبژێرداون و چوونەتەوە پێگەیەوە، بەڵام بەداخەوە بەو ڕێژەی کە ئەم چەند قۆناغەمان تێپەڕانوە ڕێژەی خانمان یاخۆ با بڵێن جێگە چەسپانی دەستی خۆیان یاخۆ ئەو ئیشانی کە کراوە لەوانەیە بە پەنجەی دەست بژمێرێت کە ئێمە زیاترمان چاوەڕێ لێکردن کە ئێمە زیاترمان ئەوێت لەو خانمانە جێگە دەستیان دیارە بێت بۆ کارەکەشی ئێمە ئەگەر بمانوێ نەمانەوێ بە هەموو خۆرهەڵاتی دەریای ناوڕاستەوە یاخۆ بە وڵاتە تازە پێکەیشتوەکانەوە و بە تایبەتی وڵاتەکانی کە لەژێر ئایدیای ئیسلامە با بڵێن دینی ئیسلامە ئەژین شتێک هەیە زاڵەکە جێدەستی خۆی زاڵ کردو بە سەریا ئەویش پێگەی پیاوسالاریە پیاوسالاری کە هەمیشە لە پێشەنا بووە هەمیشە خۆی بە پێشەن زانی و هەمیشە جێگە دەستی خۆی قستۆتە ناوە من کە لێرە ئێڵێ مولانێ لە لێدوانەکانی تریشا قسم لەسەر کردبێ هەر لەلەو ئێمانە لە خۆر ئاواش هەمان شێواز هەیە هەمان پیاوسالاری هەیە بەڵام بە شێوازێکی دیموکراسیانە بە شێوازێکی چاواشەکاریکردن بە شێوازێک ئەڵێ چۆنەڵێ ئەو ژێن و ناوژێنم ئازادی تێم و نادەمێ ئەوەی کە ئێمە بینین لە هەموو ڕاگەیاندنەکانە ئێمە قسەی لەسەرکەین ئەنی خۆر ئاواش بەدەر نییە لەو پێشێلکارانی کە ئەکرێت و کە نایڵێ پێگەی ژن چەسپاو بێت بمانەوێت سێ با بڵێن بووە بە دوو بەشی جیاوازەوە بەشێکیان با بڵێن بەشی سوننەوە بەشی شیعەیە ئەمە کە ئێمە هەیە ئەوانش هەرێکە و ئایدیا و بڕچوونێکی خۆیان هەیە لەسەری بەنسبەت خۆمانەوە کە بینە هەرێمی کوردستان ئێمە بمانوێنێمانوێ ئێمە لە چەند پێکاتەیەک پێکهاتوین بەڵام ئەوەی کە باڵا دەسە با بڵێن دینی ئیسلامە لە ناومانە ئەمانە بمانوێ ئەگەر مێژوەکان بخوێنینەوە سەری مێژوەکە بکەین بەپێی شریعەتی ئیسلامی یاخۆ بەبێ دینی ئیسلامی کۆمەڵی مەرج و یاسا دانراوە و لەسەر ئەوە ئەڕۆین ئێمە لەسەر ئەو مەرجانە ئەڕۆین ئەمە بەدەر بخەرە لاوە بەڵام لە لایەکی ترەوە هیچ کات دەسەڵات یاخۆ سیاست و یان پیاوسالاری قەت لەنگەری شل نەکردووە کە ڕێگەزی بەرامبەری ئەو جێگەیە بگرێت ڕێگە خۆشکەری بۆ ئەکات ڕێگە کار ئاسانی ئەکات بەڵام کە بگاتە ئاستێک کە لە بەرژەوەندی ئەیات و لە دەسەڵاتی ئێنێتە خوارە هیچ کات ڕێگەی پێنایەن ئەمەیە کە کێشەکان لەناو ئێمە هەیە و ئەوەی بمێ من گەشتبینیەک لەناو هەرێمی کوردستانە ئەبینمەوە ئەوش کەمە ناڵم ڕێژەیەکی زۆرە بەس هیوادارم ژنان بە هەموو چین و توێژەکانیانەوە هەر وەکو زۆرینی کەس کە قسەی لەسەرەکات بەدەر لە ئایدیاکانیان یەک بۆ چوونیان هەبێ لێک ئایدیا خۆیان کۆکەنەوە ئەویش کە بگەن بە مافەکان کە بگەن بە یەکسانی من هیچ کات یەکسانی ناگەن بۆ شێوەیە ئەو مافانەی کە هەیە کەم تا زۆر کاری بۆ بکرێت نەک بەس کە ئیشی بۆ کرێ بەڵام کە گاتە ئەوەی کە جێبەجێ بکرێ 1001 کێشەی بۆ هێنە ئاراوە تاوەکو سیاسەتیش ئاوا پەرتەوازە بێت ئێستا ئێمە هەر سێریکەین چەنەها حیزبولایەن هەیە هەتا ئەم پەرتەوازیە هەبێت لە ناو حیزبولایەنەکانە و باڵادەستی لە دەستی چەند کەسێکی تایبەتمەندا بێت پێگەی ژن ئەستەمە بتوانێت بە ئاسانی تێپەڕێنێت و بتێ ئەوەی کە ئەوێ بیگەێنێ بە ئامانج لە ناو پەرلەمانە بێیان لە کای سیاسیەکانە بێت تا ئەو ئاستە ڕێگە و پێئەیات کە لە بەرژەوەندی نین کە لە بەرژەوەندی ویە بە 1001 شێواز لێت ئەیات ئەو ڕوخێنێت ئەو هێنێتە خوارە مەرج نییە کەسە سیاسیەکان خۆیان بیکەن کەسانێک لە پشتیانەوە ئەیکات نایە بگا بۆ ئامانجە ناوێت پێگەی ژن پتەو بێ پێگەی ژن جێگیر بێ پێگەیەکی وادا بنێ کە سبەینێ مەترسیە بێ بۆ سەر پێگەی خۆی لەبەر ئەوە لە ناو سیاسەتە ئەوەی کە لە ناو سیاسەتە هەیە زۆر ترێکە وەک لەوەی کە لە دنیای گشتێکە هەیە لە جیهانی گشتیا ئەیبینینەوە لە ژیانی ڕۆژانەمانە
ئەوەش ئەبینینەوە لە دام و دەستگاکانە لە فەرمانگەکانە لە شوێنی کارەکانمانە یاخۆ ئافرەتێک یاکۆ خاتونێک کەسێک پێگەیەکی بۆ خۆی دروست کردووە ناوبانێکی هەیە کەسایەتێکی هەیە لە ناو پێگەکە بەڵام بەداخەوە چواردەورەکەی کۆمەڵێ درک و داڵی بۆ دروست ئەکەن کە هەمیشە لە ململانی ئەوە بێ بگا بە پێگەکەی و بۆ ئازارە نەشا بڕوە زۆریشمان دیوە ئێمە لەو کەسانی کە ئەو شێوازیان بەسەریە و بە تایبەتی لە کار سیاسەکانەوە کە باس ناکرێ